شملای میوانەکەم بەڕێز دکتۆر محەممەد شکری سەرۆکی دەستەوە بەرهێنانی هەرێمی کوردستان لە نێو کۆربەندەکە لە نێو دیدارەکە لەگەڵم دەبێت لە هەولێرەوە. دکتۆر محەممەد سپاسکە لەگەڵ کوردستان 24 لە ماوەی ڕابردوودا چالاکی زۆری و بەرهێنان و ئابووریتان هەبووە هەم لە دەرەوەی کوردستان هەم لێرە ماندوو نەبن. ئەم جارە لە دیداری هەرێمی کوردستان و سعودیە ئایا هیچ گرێبەست و لێک تێگەیشتێک واژۆ کراوە وەلایەنە گرنگەکانی ئەم دیداری ئەمڕۆ چۆن دەبینن؟ سلااوڕێز گوڵەباخان سلااوڕێز بۆ هەموو بینەرانی کوردستان 24. طبعا ئەم دیدارە ئەوەی کەناوت لێنا مێزی خەر یان ڕاوند تیبڵ لە بینی ئێمە لەگەڵ سعودیە هەم بە حزوری حکوومەتی هەرێمی کوردستان و وەزیرە بەڕێزەکان نوێنەرانی وەزارەتەکان هەمیش قونسولیەی سعودی و نوێنەری وەزارەتی استیسماری سعودی زائیدەن و بەرهێنەرانمان لە هەرێمی کوردستان لە چەند کەرتێکی جیاواز و بەرهێنەران لە مەملەکەی سعودیە لە چەند کەرتێکی جیاواز کە ئەمڕۆ لەسەر ئەو مێزانە دانیشتین بۆ گفتوگوکردن لەسەر چۆنیتی بەرەو پێشبردننی یعنی دۆخی ئابووری یا پەیوەندی ئابوووریەکانی نیوانمان جەنابەت لەو شەرحەی باست کرد کە سعودیە قونسولیەی لە هەرێمی کوردستان کردوتەوە و علاقاتی ئابووری نێوان سعودیە و هەرێمی کوردستان یعنی بۆ کاتێکی دوورتر دەگەڕێنەوە پەیوەندیە سیاسیەکانمان نیوان سەرکردایەتی سیاسی جەنابی سەرۆک بارزانی جەنابی سەرۆک وەزیران کاک نێچیروان بارزانی جەنابی سەرۆکی هەرێم جەنابی سەرۆک وەزیران کاک مەسرور بارزانی جەنابی سەرۆکی هەرێم کاک نێچیروان بارزانی ئەمانە پێشتر لقاعاتی زۆریان لەگەڵ سەرکردە سعودیەکانیان هەبووە و یعنی داوا کار بووینە هەمیشە هەرێمی کوردستان کە پێشوازی لە کۆمپانیا سعودیەکان بکاتن و بتوانین یعنی بەلایانی کەم و بەرهێنانی سعودی لە هەرێمی کوردستان زیاتر بکرێت. طبعا ئێستا ئەمڕۆ ئێمە 4 شەریکەی سعودی لە هەرێمی کوردستان مسجلن 200 براندی سعودی لە هەرێمی کوردستان مسجلن 2 پرۆژەی و بەرهێنانی سعودی لە هەرێمی کوردستان هەن بە جوێن ڤێنچەر لەگەڵ و بەرهێنەرانمان کە ئەمە ژمارەیەکی زۆر کەمە لە حزوری ئابووری سعودیە جگەلەوە ئێمە لە هاتوچووی بازرگانی نیوانمان تا حدێک هاتوچۆیەکی بازرگانی باش هەیە جەنابەت باست کرد چ سیپەتاتە لە 2 ساڵ تقریبا ئێمە بە هەزاران تان دەنێنە سعودیە و ئوردن کە بەشێک باشێک لە بازارەکانمان سعودیە ئەمڕۆ سعودیەش بە هەمان شێوە ئەگەر بچە سوپەرمارکێتەکان منەظیفاتە سابوونە مجموعە کەرستەیەکی ترن لە هەرێمی کوردستان دەفرۆشرێتتر ئەمڕۆ لەم کۆربەندە باسی ئەومان کرد حزوری کۆمپانیە سعودیەکان لە هەرێمی کوردستان زیاتر بکرێ حزوری کۆمپانیا و بەرهێنەرەکانی سعودیە لە هەرێمی کوردستان زیاتر بکرێ طبعاً بە پێچەوانەشەوە ئەوانیش چاویان لەوەیە کە بۆ بەرهێنەرانمان لە هەرێمی کوردستان زۆر باشە دکتۆر عێراقن کە وەبەرهێنەری باشمانەیە لە سعودیە حزوریان هەیە. بەڵێ دکتۆر لەگەڵ هەموو ئەم چالاکیانەم ئاڵوگۆڕانە کە لە نێوان سعودی و هەرێمی کوردستان هەمەوێ گەردایەتای ورتان لەلا بێت کە قەباری و بەرهێنانی سعودیە لەگەڵ هەرێمی کوردستان چەندە؟ طبعا ئێمە لە ماوەکانی ڕابردوو باسم کرد ئێمە 2 کارگەمان هەیە کە دەگەڕێتەوە بووە بەرهێنەرانی سعودی کە ئەمەش ڕێژەیەکی یعنی زۆر نییە حدودی 25 میلیۆن دلار ئەوە بەرهێنانی سعودی لە هەرێمی کوردستان هەیە جگە لە کاری بازرگانی طبعا کە علاقاتی بازرگانی هەرێمی کوردستان لەگە سعودیە زۆر لەوە بەرزترە بەڵام لە 2 کارگەی شیرەمەنی و کەرستەی شیرەمەنی لە هەرێمی کوردستان یا دروستکردنی زەیتە و ئەوانەیە لە هەرێمی کوردستان هەیتیان کە ئەمەش یعنی بەشێکی زۆر متەواضع لەوە بەرهێنان لە چاو وەبەرهێنان لە هەرێمی کوردستان کە ئێستا 180 ملیار دلاری ئەمریکیە و چاومان لەوەیە بە سعودیەکانیشمان گوت ئەمڕۆ بە کۆمپانیەکانیشمان گوت کە قەبارەی وەبەرهێنانی سعودی لە هەرێمی کوردستان پێویستە یعنی زیاتر بکرێتن لەو بوارانەی کە ئێمە هەرێمی کوردستان پێویستیمان پێی هەیە بە تایبەتی باری پیشەسازیە باری کشت و کاڵە باری گەشت و گوزارە دەکرێت لە باری تەندروستی مستەشفای باشیان هەیە حزوریان لە هەرێمی کوردستان هەبی لە بوارەکانی تری پیشەسازی نەفت و گازە دەکرێت لەگەڵ وەزارەت و لایەنە پەیوەنددارەکان لەژێر ڕێنمایی جەنابی سەرۆک وەزیران کاک مەسرور بارزانی هەروە دەکرێت لە بواری تەکنۆلۆژیا و ئایتیش کە ئەمڕۆ چەند کۆمپانیەک لێرە حزوریان هەیە لە داهاتوو کاری هاوبەش یان کاری بزنسی هاوبەش لەم بوارەدا لە هەرێمی کوردستان لەگەڵ هەرێمی کوردستانیان هەبێتن کە ئەمە یعنی دەواازەیەکی زۆر باشە ئەمڕۆ کرایتەوە ئەو ڕاوند تەیبڵی کە ئەمڕۆ کراوە لێرە دەکرێت بۆ داهاتوو ئێمە زیارەتی باشتر هەبێ هەم لێرە بۆ سعودیە هەم لە سعودیە بۆ هەرێمی کوردستان تاکو بتوانین بەرنامەی جەنابی سەرۆک وەزیران بە جوانی بەڕێک و پێکی جێبەجێ بکەین بەوەی کە سوود لەوە بەرهێنانی بیانیەوە بگرین
بۆ جۆراوجۆرکردنی سەرچاوەکانی داهات و گەشەکردنی سەرجەم کردە ئابوووریەکان لە هەرێمی کوردستان. زۆر باشە دکتۆر، ئاماژەت بە کۆمەڵێک بواری گرنگ کرد کە ئێستا هەرێمی کوردستان و سعودیە لەو بوارانەدا بەیەکەوە کار دەکەن و بەرهێنەرانی سعودیە لە هەرێم لەو بوارانەدا زیاتر چالاکن و بەرهێنان دەکەن. بەڵام چاوتان لەوەیە کە سعودیە زیاتر چۆن لەگەڵ هەرێمی کوردستان کۆنتاکتی بەردەوام بێت و هاوکات لەگەڵ ئەوەی کە ئەم کۆڕبەندانە بەردەوامیان هەیە، پێتان وایە کە تا چەندە هەرێمی کوردستان دەتوانێت سوود لە سعودیە وەربگرێت بە پێچەوانەوە سعودیە لە هەرێمی کوردستان؟ ئەمە بۆ خاڵی گرنگی ئەم چالاکیانەیە هەرێمی کوردستان دەکات لە چه بوارێکدا زیاتر چاوتان لەوە بەرهێنەرانی سعودیە و ئەم ژینگە لەبارە چۆن سعودیەکان سەیری دەکەن؟ طبعاً سعودیە وڵاتێکە ئێستا لە زۆر بواردا گەشەیەکێک جار زۆری کردووە بە تایبەتی لە بواری پیشەسازی نەفت و غاز و بابەتی پترۆکیمیاویات لە بابەتی پیشەسازی تریش یەکجار زۆر قەبارەیەکی زۆری بەرهەمیان هەیە و ینی تەجروبەیەکی زۆر باشیان هەیە لە بواری کشت و کاڵیش سعودیەکێکە ئێستایەکێکە لە ڕیزبەندی ئەو وڵاتانە دێ کە لە چاندنی دار زەیتونە لە چاندنی دان هەنارە لە زۆر ئەو بوارە کشت و کاڵانە کە ئێمە لە هەرێمی کوردستان مەبەستمانە گەشەی پێ بدەین سعودیە دەورە ینی شەوتێکی زۆر باشی بڕیوە لەم بوارەدا دەشکرێ لە بوارەکانی تریش لە بواری سیستەمی بانقیە لە بواری سەنعاتی تەکنۆلۆژیە لە بواری خەستەخانەکانە لە بوارەکانی بازرگانیە لە بواری ڕێخستنەوەی جارێکی تری بازرگانیە لەگەڵ هەرێمی کوردستان دەکرێت سود لە سعودیە وەربگرێتن و سعودیە دەکرێت تەمویلی چەند مەشاریعێک لە هەرێمی کوردستان بکات بێمابێ ئەوەی کە ئێمە لە کۆمپانیەکانیان تێگەیشتین بۆ ئەم جارە کاتونەتە هەرێمی کوردستان مەبەستیانە بێن لە هەرێمی کوردستان کار بکەن وەکو دەواازەیەک بۆ بازارە گەورەکەی عێراق کە کەرستە و کاڵا بنێرن بۆ عێراق لێرە ئینتاج بکەن بنێرن بۆ عێراق و بۆ ناوچەکانی تریش ئێمەش یارمەتیان دەدەین یارمەتی دەردەبین بەوەی کە سنعاتی سعودی لە مۆدووە لە هەرێمی کوردستان قاعدەیەکدا بڕێن معمەلێکدا بڕێن لەوێشڕا بۆ ناوچەکانی تری عێراق بەرهەم بهێنن ئەمە دەتوانین لەو ڕێگەیەوە سوود لە سعودیار بگرین جەنابیشت دەزانی کە سعودیە وڵاتێکی گەورەی ئینتاجی نەفتە و سەرمایەکی زۆریان لە بەردەست هەیە دەکرێت استثماراتی دەرەکیشیان هەیە دەکرێت بەشێک لەو استثمارە دەرەکیانە بگوازرێتەوە بۆ هەرێمی کوردستان و سوود لە پۆتێنشیالی هەرێمی کوردستان وەرگیرێتن بێن لە هەرێمی کوردستان کار. بەڵێ دکتۆر محەممەد، ئەمە تەنها دیدارەکە کە ئەمڕۆ تایبەتەوە بەرهێنانی هەرێمی کوردستان و سعودیە، بەڵام ئێمە بینیمان لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا کۆمەڵی کۆڕبند و دیداری گەورەوە یادداشتی لێک تێگەیشتن لەگەڵ وڵاتانی عەرەبی ناوچەکە، وڵاتانی ئەوروپا و ئەمریکاش، بۆ نمونە ژووری بازرگانی ئەمریکا و وڵاتانی دیکەش واژۆ کراوە. ئەم چالاکیانە و بەرهێنان لە هەرێمی کوردستان دەباتە سەر نەخشەی جیهانی؟ طبعا ئێستا کوردستان لەسەر نەخشەی جیهانی حزوری هەیە الحەمدولله. جەنابی سەرۆک وەزیران دەبینی لە کۆربەندی ئابووری داڤۆس ڕۆلێکی کاریگەری هەیە لەو کۆربەندە ماڵی کوردستان لەوێەوە 3 ساڵە دروست دەکرێت. حزوری کوردستان ئێستا لە مەحفەلی نێودەوڵەتی حزۆرێکی کاریگەرە. پێشتر جەنابی سەرۆک بارزانی دەرگایەکی فراوانی بۆ کوردستان کردوتەوە و خەڵکێکی زۆر یعنی چاوی لەوەیە کە بێت لە کوردستان کار بکە و هەماهەنگی بکە. الحەمدولله ئێستا کوردستان ناوچەیەکە لەسەر ڕووی زەوی لەسەر ڕووی لەگەڵ وڵاتانی تر ناسراوە، بە تایبەتی بۆ ناسراوە کە سەقامگیرە کە پۆتێنشیالی بەرهێنانی تێدا بەرزە و ئینشاءالله بتوانین لەو لیقاتانێک کە هەم جەنابی سەرۆک وەزیران دەیکە لە دەرەوەی کوردستان و داوا لە کۆمپانیەکان دەکە بێن لە هەرێمی کوردستان کار بکەن، هەمیش ئەوانەی کە ئێمە ئێستا لە کوردستانەوەنیش لە فەرمانگەکانی هەرێمی کوردستان پێش 2 هەفتە هەرێمی کوردستان بەشدار بوو لە گۆلفوت لە پێشانگای گەورەی کشتتوکاڵی لە دووبای بۆ چەند مانگێکی تر بەشدار دەبی لە پێشانگای گەورەی کشتتوکاڵی لە پاریس کە بەناوی سیال پاریسە. ئەمە هەموو ئەوەیە کە کوردستان ئەمڕۆ کەوتوتە سەر نەخشەی جیهانی وەبەرهێنان و ئێمە وەکو دەستەی وەبەرهێنان ئەندامین لە دامەزراوەکانی وەبەرهێنان لەسەر ئاستی دنیا بەشدارین لە کۆبوونەوەی ساڵانەی وەبەرهێنان و الحەمدولله سەردانەکانی جەنابی سەرۆک وەزیران بۆ دەرەوەی کوردستان بۆ ئەو ملتەقای ئابووری و سیاسیانەی کە هەمووی کردووە کوردستان زۆر باش ناسراوترە. کوردستان دەکرێت بۆ داهاتوو ببێتە ساحەیەکی اقتصادی گەورە بۆ شەریکاتی گەورە و بۆ ئەو شەریکاتانەی کە کاریگەرن لەسەر بواری بازرگانی و ئابووری لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. بەڵێ زۆر باشە، زۆر سپاس دەکەم بەڕێز دکتۆر محەممەد شوکری، سەرۆکی دەستەی وەبەرهێنانی هەرێمی کوردستان لە هەولێر لە دیداری وەبەرهێنانی نێوان هەرێمی کوردستان و شانشینی سعودیە لەگەڵ مابووی. سپاس.